بەڕێزان دووبارە سڵاو کاک ئەوەت لێدا پشومان وەرگرت کە سەرەتایی دروستبوونی کۆمەڵی مارکسی لێنینی لە سەرەتاوە ئەم کۆمەڵەیە هەر لە بنەمایە نە بڕۆی بە جەلالێت بوو مەلالێت هەبوو نە بڕۆی بە شوێعێت هەبوو نە شوێعێت بە هەردوو بەشەکەی لژنی مرکزی و نەقیادەی مرکزی وەک هێزێکی جیاواز و وەک کۆمەڵەیەکی جیاواز دەرکەوت. چەند توانی ئەم خواستە سیاسیە بەدەست بێنێ؟ کاکین من پێم وایە کاک فەیسەڵ پێم وایە کۆمەڵەی ڕێزدەرانی کوردستان بەڕاستی لە سەرەتاوە کە دروست بوو بە شێوەیەکی زۆر منەظەم و زۆر باش دروست بوو لەش خەڵکە زیاتر لەو خەڵکە ڕۆشنفکردوونانە کە دروست بوو وەک زۆر باش گەشەی کرد زۆر باش گەشەی کرد زۆر باش چوە ناو خەڵکەوە وە لە ناو جوتیارانە وە لە ناو خەڵکی مسەقەفەوە بۆ خوێندکاران بۆ بڵێن خەڵکی فەلاح جوتیارەکان بڕوا بکە لە شێخ مەلا ئەمانە یعنی وان لێها شێخ و مەلاوانە قەناعەت بکەن بە کۆمەڵەکە ئەمە تەنزیمێکە و هەموو کەسێک حەقا بەشداری بکە هەموو کەسێک پشتگیری لێ بکە. کۆمەڵە تا و سەردەمانەی وتم کە ئیتر دوای ئەوەی شۆڕشی کورد نەما و دیارە و کاتی پێشەوەی کە تا شۆڕشی کورد مابوو زۆر بە نهێنی و زۆر بە اینی لە ناو خەڵکە وا زۆر بڵاو نەبووەوە چونکە وەگوتم زەختی ئەگەر بزانەرایە پارتین ئەو سەردەمە نیانەهێشت بەڵام زۆر نهێنی بوو ڕەنگە خەڵکیان یەک خەڵکێکیان ناسی بێکەمە سەر چەپە بەڵام نانەزانی تەنزیمێکەیە کە ناوی کۆمەڵەی مارکسی لێنینیە تا دوای بڵێن ترکە کۆمەڵە خۆی قەراریەوەی یا وتم دوای نەمانی شۆڕشی کورد و جارێک کە کۆمەڵە قەراریە کە وەک ئەعلانی چێتی نیشتمانی کرا و کۆمەڵە قەراریە کە ئیتر مەفرەزەی سەرەتایی دروستکەوە بچێتەوە شاخ بەتایبەت کە چووە شاخ بەڕاستی کۆمەڵە ئەو سەردەمە بەکردەوە هەنی بە عەمەلی تەطبیقیان کردبوو لە ناو خەڵکە لە دیادەکانە وە لە ناو شێخ مەلا هەموو خەڵکێک قەناعەتی کرد و بە ڕەفتار و بە هەڵس و کەوتی ئەوانەی کە کۆمەڵە بوون یعنی بۆکو چۆنەوە گڵۆپە دیارە ئاوە دیار بوو لە ناو هێزەکانی کە چەند بە مخلیسی ئیشانە کرد چەند بە ئەخلاقەوە ئیشانە کرد ئەنی کۆمەڵە زۆر گەشەی کرد لە بەڕاستی کۆمەڵە لە پێشمەگایەتیە بە تەواوی گەشەی کرد و چوە ناو هەموو چین و توێژەکانی خەڵکەوە پێشەوە گوتم بەو شێوەیە نەبوو لە شاخکە ئیتر کۆمەڵە ڕاستە وە گوتم یەکێتی نیشتمانی هەبوو بەڵام یەکێتی نیشتمانی وابوو لە سەرەتاوە کە چەترێک بێت و هەموو ئەو خەڵکانە کۆبکاتەوانێک کە غێری کۆمەڵان و خەڵکی وەتەنین خەڵکی نیشتمان پەروەرن بەڵام کۆمەڵە محرکەکەی بێ کۆمەڵە بەڕێوەی بەرێ هەتا من پێم وایە هەتا سەردەمی شۆڕش کۆمەڵە دەوری سەرەکی هەبوو لە قیادەکردنی حرەکەکە ڕاستە مامجێرا سکرتێر بۆ و مەسئولی یەکەم بووە بۆ بەڵام بە فعلی کۆمەڵە دەورەکانی بینی و خەڵکانی کۆمەڵ زۆر باشە کاگاوت ئەمێ بپرسم کە سەرەتای بەشداری ئێوە وەک ئاوات قەرەمانی چۆن بوو لە نێو ڕێکخراوێکی چەپی کوردیا خۆتان بینی و کەی بوو کە بەشداری ئەو ڕێکخراوەتان کرد؟ کاک فەیسەڵمێن دیارە وەکو ئەوەی کە بیرم لە سیاست کردوێتەوە هەر لە سەردەمی مناڵیم بەڕاستی لە تەمەنی 14 ئەو سەردەمانە حەزم زیاتر ئەو سەردەمانش من وەکو خەڵکیی بڵین کوڕی جوتیارێک کە خەڵکی من لە ئەسڵا بەڕاستی خەڵکی گوندی قارەمانم لەوێش لەدایک بووم بەڵام ماڵمان لە پەنجاکانەوە هاتوۆتە سلێمانیوان لە سلێمانی بووم بەڵام زیاترینی من بۆ خۆم بەلای چەپا حەزم ئەکرد زیاتر موێنی ئەوم کە لە حیزبێکی چەپا ئەگەر موێ سیاست کەم لە حیزبێکی چەپا سیاست کەم مەجموعەی برادەر و شتیوانش هەبوو دراوسیوانەمان بڵێن لە حیزبی شیوعی کاتیشانە کە زیاتر تاسیری ئەوانیش لەسەرم بوو لەگەڵانە بەڵام دوایەوەی کە بڵین لە شەستەکانە 64 و 5 شۆڕشی کورد دەستی پێکردە و سەردەمانە دیارە مەوقیفی حیزبی شیوعی و سەردەمانە لەگەڵ ئەوە نەبوو من لەوەی تر قەنەعات و بڕوان پیان نەما وەکو چوومە ڕێخستنی پارتیەوە هەتا بەیانی 11 من پارتی بوومەوە سەردەمانە
بەڵام لە کاتێک کە ئیتر بەیان 11 ئازار دەرچوو من بەهۆی ساڵی 71 بەهۆی شەید جەمال تایر برادەرایەتیم هەبوو لەگەڵەیە یەکتریمان باشە ناسی زۆر تێکەڵ بووین ئەو ڕۆژێکیان ساڵی سەرەتای هەفتا بوو 71 بوو نەک هەفتا ئەفۆ های لەگەڵ ماوە وتی با بچین پیاسەیەکەین بێتر هەندێک پیاسەمان کرد بە یەکەوە گەڕاین وتی چی ئەەکەی وانە وڵی هیچ ئەو کاتە من ئیشمە کرد وەکو شاگرددارتاژ بووم لای خزمەش خۆمان ئیشمە کرد وتی بۆ نای ئێمە بە یەکەوە بخمان دانیشتین کتێبە خوێنینەوانێ و شتەکەن وتی تۆ وەز قەنەعاتت چۆنە بەم بەیانی 11 ئازار و ئێستەوە کورد ئێستا لەگەڵ حکومەتی عێراق ڕێکەوتەوە وتم وەڵڵاهی مامۆستا جەمال من خۆم بۆ شخصی خۆم بڕوام پێی نییە قەنەعاتیشم نییە هیچ شتێک ناکرێتەوە ڕەنگە شتێکی وەختی بێت و دواییش عینە تاس عینە حەمامە بێ شەڕش دەبێتەوانێ و ئەم حیزبانە هیچیان بۆ کورد پێ ناکرێت جەلالی وتم بینیمەوە و هیچ چی بوو وتم ئەوە پارتیشە ئەوەیە کە من خۆم بڕوان پێیان نییە بڕوان پێی نییە وتی باشە ئیدەوەرە با بخمان بەیەکەوە چین کتێبە خوێنەوەی شۆڕشەکانی دنیا بزای ئەو شۆڕشانی دنیا چۆن پێشکەوت و چۆن سەرکەوتیان بەدەستێناوتم زۆرم پێ باشە زۆر باشە کاگاوات ببوورە کاگاوات لە دوجارە چۆن شەید ئارامت ناسی چۆن هاتە ماڵەکەی ئێوە چۆن چاپ و ڕۆنی و کارانی هەنیەکان لەوێ بەڕێکرا کاکین شەید ئارام من کاتی بڵین کە سەردەمی ئەوەی کەیتر لە ساڵک لە دوای 75 کە ئەو برادرانەی بڵین کۆمەڵە وەکو کاکشەهاوانە ڕۆشتن ئەو لاساز برادری گیراوە ئەنوەر گیرا بوو شەید ئەنوەر وایە کاکشەهابوانە هەموو سەرکردەوانەی کە بڵین قیادەی شارەکانیانە کرد هەمیانیان هەمویان کۆبوونەوانێ کۆبوونەتەوانێ و ئەلاساز بڕۆن چونکە ئەمە خەتەریا دروست دەبێت ڕەنگە خەتەرات بۆ سەر تەنزیماتی کۆمەڵە دروست بێت هینی ئەویان کردبوو کە گوایە قەرار بن بڕۆنە ئێران و لە ئێران و بچنە سووریا و لێوە بچنە لای برادران مامجەلالەوانە چکۆمانە کاتی بڵین کە لە شاو بتم بیل لەوە کرایەوە کە شۆڕش دەست پێ بکەن بەڵام وتیانە چینە دەرەوانە لەوێ لەگەڵەوانە ئەلاساز اتفاقەکەن و لەوێەوە کە مەفرەزە دەست پێکەنەوە مەفرەزی سەرەتا دروستکەنەوە لێوە جاریکە لێوە بگەڕێنەوەیە بۆ کوردستان بەڵام ئەوە شتێکی غەڵەت و بەڕاستی کە شتێکی تاریخی غەڵەتێکی تاریخی بوو کە ئەو برادرانە کردیان ئەو لە ئێران گیران کە لە ئێرانیش گیران اینجا دوای ئەوە لە ناو شاریشە بەهۆی ئەوەی کە کۆمەڵی برادری خەڵکی خۆمان لە دەرەوە ناسرا بوو ئەوانش کە گەڕانەوە لای حکومەتی عێراق و شۆڕژنەما بەڕاستی بۆ کەوت نەگرتنی هەندێک لەو برادرانەی کۆمەڵە لە ناو شارەکانیشە خەڵک گیرا کە خەڵک گیرا ئیتر وەزی کۆمەڵە وای لێها ئەو برادرانش کە ڕۆشتبوونەوە بڵین برادرانی سەرکرداری کاکشاوان لە ئێران بوون لەوێش خەبەرمان بۆ ها کە گیراون دوای فترەیەوە بۆ ئەوانیشانیانایە تەسلیمی عێراق بوونەوەنەیە هێنانە لە پێنجۆر و تەسلیمی عێراقیان کردنەوە ئەو برادرانەی کاتی کۆمەڵەش کە سەرپەرشتی تەنزیماتەکانی ناوشارانگەی جلوانە کە بڵین دوای کەمەری سیعلی کە خۆی ڕۆشتە بوو عوسمانی نانەوە هەبوو لە سلێمانی ئەوی دانابوو من لەگەڵ عوسمان بەیەکەوە بوو ئەوش گیرا مەجموعەیە برادری کە گیرا ئیتر کۆمەڵە وای لێ ها بەڕاستی پرشوبڵاو بووە کە پرشوبڵاو بۆ کەس علاقەی بە کەسەوەی کەما بوو بڵێ من لەگەڵ چەند برادێکی خۆما کە بەیەکەوە علاقەمان مابوو بەڵام وەکو تەنزیم وەکو ئەوەی کە منەظەم بێن نەما ینی زۆر باشە کاک ئەواتە قسە لەسەری دروستبوونی یەکەمین مەفرەزەی سەرەتایی کۆمەڵی ڕەشدەران بۆ چوونی جیاواز هەیە لەسەرەوە ئایا یەکەمین مەفرەزە لە هەورامان و شارەزور و هەڵەبجەوە دروست بوو یا لە قەرەداخ چکم بۆ چوونی جیاواز هەیە لەسەرەوە من ئەومان تەواو نەکرد بڵێن تۆ لێ پرسیم چۆن شەید ئارامە ناسی بەڵێ ئەوە دواتر لەسەر تەوەری شەید ئارام زیاتر ئەوەستین ئەوەی مەفرەزەی سەرەتایی لە مەنتیقەی سلێمانیا خۆی یەکەم مەفرەزە لە سووریاوە دەستی پێکرد بەڕاستی شەید برایم عەزۆ بوو بەڵێ ئەو کاتە ڕەبت هەبوو لە بینی بڵین مامجەلال و کانگشۆ ئەوان کە لە سووریا بوون وە لەگەڵ ناوە کە کاگارامەوان بوون ئەو سەردەمە ئەوانی نیێوایان کرد کە ئەوە ئێمە شەید برایم عەزۆ زابتێک بوو وتی ئەومان ناردۆتەوە لەگەڵ دەوری بیسی کەسێکە هاتوونەتەوە یەنەوە مەنتیقەی بادینان ئێوە هەوڵ بێن لە ڕێگای ئەوانەوە پەیوەندی بەوانەوەکەن بۆ ئەوەی لە ڕێگای ئەوانەوە پەیوەندیمان هەبێ دیارە ئەو برادرانەی کە
شەید برای مازۆ کە گەڕا بوانە ئەوە بۆ سەردەمەی قیادەی موقت هەبوو ئەوانە شەید کرابوون شەید کرابوون ئێمە نەمانزانی ئەوانش خۆشیان نەیانزانی بوو چەند جار لە سلێمانی و خەڵکمان نرد کە پەیوەندیان پێوەکە وتیان نەهاتوونەتەوە نەگەڕانەوە نەماندیون ئیتر لە ناو سلێمانی بڵێن لە سلێمانی شەوە مەفرەزە سەرەتایەکان خۆی قرارەکە وا بوو جارێ لە پێشەوە لەوانەوە دەست پێ بگە کە ئیلقای قەبزیان هەیە لای حکومەتی باچکۆنەندی لەو برادرانە شەی جەمال عەلی باپیر بوو کۆمەڵی لەو برادرانە هەموو بە مختەفیدی خۆیان شارد بوو هەوڵی ڕایتر مەفرەزەی بچوو بچوو خۆی ئەو دەستی مەفرەزەکان کە دروست کرابوو بڵێن لە ناو شار کە نووسرا بوانە ئەڵێ لە مەفرەزەیە لە 3 کەس بۆ 5 کەس لە 5 بۆ 7 لە 7 بۆ 11 لەوە زیاتر نابێ ببێ ئەمانە شار یەکەی مەفرەزەی هەوڵ بریە گەر هیچ دەبێ مەزەمیدێکی لەگەڵا بێ یەکیان مەسئولی عسکەری بێ یەکیان مەسئولی سیاسی بێ لەگەڵا کەواتە جگە لە برایم ئازۆ لە سووریا لە کوردستان یەکەمین مەفرەزە لەکوێ سەرچ یەکەم مەفرەزە لە هەورامانە لە هەورامان بوو یەکەم مەفرەزەی لێرەوە کە دەستی پێکرد بەڕاستی هەورامانە شەید عەلی شیعە وەکو ئەم بڵین یەک ئامن مەفرەزە لە کەشکۆڵ کە شیعەلی سنەوی شیعەلیە ئەو ڕابەری سیاسی بۆ ئەم کاکشوکەتی حاجی مشیر و حامیدی حاجغە لەو مەجموعە کەسە بوون لە مەنتیقەی هەورامان لێ مەنتیقەی شار دۆڵی جافەتیوانەش جەمالی عەلی باپیر جەمالی عەلی باپیر وەکو ئامن مەفرەزە نێرە دەرەوە دوای کاک سالار عەزیزیش بڵێن وەک سەرپەرشتیاری ئەو کاتە بڵێن ئەو مەسئولی کۆمیتەی سلێمانی بوو ئەندامی بڵین کۆمیتەی هەرێمەکان کە کاک سالار بوو لە سلێمانی ئەوش چووە دەرەوە یەکەم مەفرەزەوە گوتم یەکەم شارباژێڕە دووهەم شەید جەمالی عەلی باپیر دۆڵی جافەتی زۆر باشە کاک ئاواتێ ئەو دەمانە بیری ڕازڕەوی زاڵ بوو ئایا ئەمە نەبوو بە ڕێگر و لەمپەر لە بەردەم بیرێکی چەپی کوردیە لەو کاتانەیە بە تایبەت ئێوە لە گوندەکان هەندێک جار لە ناو مزگەوتەکانە راپۆرتی کۆنفرانس و کۆبوونەوەکانتان ئەنجامەیە بۆ خەڵکی گوندی بۆ کۆمەلگای کوردی کە کۆمەلگایەکی میلدارە بە ئاین ئەم کێشانە بۆ ئێوە دروست نەبوو لە کاتی کارکردنی سیاسی فەیساڵ ئێمە لە وتم لە سەرەتاوە سیاسەتی کۆمەڵەوا بوو ئەگەر چوویدا مزگەوتەکە ئەبێ مزگەوتەکە پاپکەیتەوە چوویتە ماڵان ئەبێ نێڵی خاوەن ماڵەکە دەست لە ئیش وا خۆی ئیشەکان بکەیت ینی وای کرد کە بەکردار بە ئەو برادرانەی کۆمەڵە کە لە تەوجیه کرابوون لە دەرەوە کاچن لە ناوشا کاچنە دەرەوە ئەبێ خزمەتی خەڵکن ئەبێ کە چوونە مزگەوت ئەبێ مزگەوتەکە پاپکەنەوە کە ڕۆشتن ئەبێ یەک قسەیە کە خەڵک پێی برینار بێ باسی مارکسیەت نیازم ئەو شتانە نابێ بکرێ باسی ئەوە بکرێ کە کورد چۆن غەدری لێکراوە کورد چۆن بەعزەوە تا زۆڵمی لێیەکا و ئێوێ هەموو کورد لە ناوبەرێ حرەکەی کوردیژە و پارتی ئەو پارتی بۆ ئەو بوو کە ئەو لەو هێزە گەورە لەو هەموو خەڵکای کە هەموو میلەتی کوردی لەگەڵا بوو بەڵام ها لەسەر قسەیەکی بەسیت کە ئێران پشتی گیری لێ نەکرد شا پشتگیری نەکرد ئاش بەتاڵی کرد جەلالیەت بوو ئەوە بوو بەڵام ئەمە شتێکی تازەیە و ئێمەمانەوێت پشتبەستن بە میلەتەکەی خۆمان پشتبەستن بە جوتیاران پشتبەستن بە خەڵکی ناوشار ئێمە ئەم شۆڕشەمان وا دەست پێ کردو ئێمە بەڕاستی ناچوین لە مزگەوتەکانە کۆبوونەوە بە خەڵکین باسی ئەو بکەین کە مارکز وایە و لیلین وایەوە ئێمە تەنزیمە بێ ئێوە وا بکەن ئیسلام وا خراپە نا بەعکسەوە بوو ئێمە تەرجیعی خەڵکمانە کرد نوێژیش بکات تەرجیعی خەڵکمانە کرد وە گوتم خزمەتی مزگەوت کە و خزمەتی جوتیاران کە من بڕاکەی وای لێ هات پیاوێک خەڵکی چرچەقەڵا بوو شێخ حسەینی ناو شێخ بوو شێخ تەکەی هەبوو قەنەعەتی بێ بوو بە کۆمەڵە تەکەی هەموو کۆمەڵە بوو ئاینێ سێک لەسەر کاگەرامەیە کاکێ ئاوات بۆ مانای کە ئەم کارکتەرە سیاسیە بڕۆی بە بیری مارکسی و ماوسی تۆنگ نەبووە ئەم قسەیە چەند ڕاستە شەیداران بڕای بە ماوەستۆن نەبوو بڕای جایەکە لەینەکانی کۆمەڵی مارکسی لینینی گۆشکراو بە ئەفکاری ماوسیتۆن بۆ معلوماتی کە کاک ئارام قیادەی کۆمەڵی گرتە دەست ئەو کۆمەڵی دروست کردەوە بڵێن ناوشارە دوای ئەوەی کە کاک شەهاوان هەموو جیران ئەوەی وتی ئەم کلکە درێژەی لێ یەکەمەوە کۆمەڵی مارکسی لینینی تەواوتی مارکسی وتی باشە ماوسون خۆی ناڵێ بە باسی حیزبەکەی خۆی ناکا بڵێ ماوسیتۆن وتی ئەمە شتەیە کە بەڕاستی ئەمەی لێ کردەوە بوو بە کۆمەڵی مارکسی لینینی
ئەفکاری ماڵسیتۆنی لێ بۆوانێ کاتی شتێن دەرەوە بە ناوی پێش ئەوەی لە کۆنفرانس قەرار بگرێ کە کۆمەڵە ناوی بگۆڕێ بە کۆمەڵی لە کۆمەڵی ماکسیلی نێو بکرێ بە کۆمەڵی ڕێنزەرانی کوردستان ئێمە بۆ خۆمان لە منتیقەکانە پێشەوەی من ناوی کۆمەڵەمان گۆڕی بوو بە کۆمەڵی ڕێنزدەران یعنی ڕێنزەرانی خەڵک باشە ئێوە وەک بزوتنەوەیکی فکری و چەپڕە و چۆن بەشداری خەباتی چەکداریتان کرد فەرید عەبدولقاهر لە ژمارە 15 ڕێبازی نوێ ئەڵێ لە سەرەتای ئازاری ساڵی 1975 مام جەلال نامەیەک بۆ سەرکردایەتی کۆمەڵە نێری و تێیا داوای خەباتی درێژخایەن و پارتیزانی لە ئێوە کات ئەم بۆ چوونەی کاک فەرید عەبدولقادر چەند ڕاستە بن بەڕاستی ئەوەی کە سەردەمی کاک فەریدون ئاگام لێ نییە کە نامەکەی بۆ هاتبێ دیارە مام جەلال هینی هەبوو کاتی خۆ لەگەڵ ئەوانە بەڵام دوای ئەوەش کە سەردەمی باسی سەردەمی شەیدارام کە لە قەراری دروستکردنەوەی شۆڕش و مەفرەزەی چەکدار نێرای دەروانەیە من وە گوتم بەو قەناعەتی کە ئەمە شۆڕشێکی درێژخایەنە و هەموو ئەو برادرانەی کۆمەڵەکە چووە دەرەوە بەو ڕۆحێتا چوو کە ئەمە شۆڕشی درێژخایەنە شۆڕشێکە ڕەنگە 20 ساڵ بخێن ڕەنگە 30 ساڵ بخێنە ڕەنگە بکوژێ ڕەنگە نایتوانێت وە پشت بەستن چووکە ئێمە پشت بە هیچ وڵاتێک و بە هیچ لایەک نابەستینەوە پشتمان بە میلەتەکەی خۆمان بەستەوە و بەبێ چەک و بەبێ هیچ شتێک کە ئێمە چەمومان چوینە دەرەوە لەبەرەوە مام جەلال گەر نامەی واشی نووسیبێ من بەڕاستی ئاگام لەو نامەی نییە بەڵام خۆی شۆڕشەکە لە ئەساسە وا دروست و هەر لە ئەوڵەوە بە ناوی شۆڕشی درێژخایەن وەکو چۆن کاتی خۆی بڵێن لە سین شۆڕشەکەی ماو ناوی شۆڕشی درێژخایەن بووە وەش ئەم شۆڕشی سەردەمەی ئەم جارەی یەکێتی نیشتمانی کە وە گوتم و بە شۆڕژی درێژخایەن لە ئەساسە کە قەراری رابوو بکرێ بەو شێوەیە خەڵکی ئێمە چۆ دەرەوە و ئەها بۆ پێشمەرگایەتی پشکۆنەش بەدین لە کتێبی ئەزمون ویا داڵێ ئێمە شۆڕشی سووری نێو ڕووپەڕی کتێبەکان خولیای خەباتی ئێمە بوو بەڵام مام جەلال شۆڕشی ڕەنگاوڕەنگی ویست زۆر ڕاستەوە ئەوە زۆر ڕاستە کۆمەڵە ئێمە ئەمانویست کۆمەڵە بەڕاستی وەکو خۆمان ئەمانەوێ شۆڕشەکە وابێت و کادەکانمان لەسەرەوە ئەساسە بەڕاستی پەروەردە دەشکرا و پێشمەرگەشتمان لەسەرەوە ئەساس چۆن بێت ئێمەمان و بەڕاستی شۆڕشێ بێت لە پێناوی خەڵکە شۆڕش بێت شۆڕشێ بێ بۆ خەڵک بێ شۆڕشێ بێ بۆ جوتیاران بێ شۆڕشێ بێ بەڕاستی بۆ هەژار و فەقیرەکانی میلەتەکەمان بێ نەمانەوێت شۆڕشێ بێت جارێککە شێخ و ئاغا و ناودارەکان و مەشهورەکان جارێکە ئەوانە سەیتەرە بکەنەوە بەسەر شۆڕشە ئەوانە خاوەندە سەڵات بوونەوەیان بێ ئێمە ئەو شۆڕشەی کە کردمە من خۆ شخصیەن ئەگەر بمزانێ ئەو شۆڕشە وای لێ قەت نەماکرد و قەت بەشداری شمتیان ناکرد ئێمە وەکو کۆمەڵە شۆڕشمان بەونەوە کرد کە بەڕاستی شۆڕشی زەحمەت کێشان و خەڵکانی میلەتەکەمان بێ وە بێ قیادەی شۆڕشەکەش خەڵکی زەحمەتکێش و خەڵکی شۆڕش جیاڕەکانی ناو کۆمەڵە بێ بەڵامی تر بۆ گوتم لەوەی کە زەختێکی زۆر لەسەر کورد و زۆر بە دەڕندانەی لە دوایی هەرسێنانی شۆڕشی ئەیلولوانە وای کردبوو خەڵکەکە زۆر تامەزرۆی بوو کە دوو کەسەکە بچێتە شاخ خەڵکەکە هەمووی نێتەوە لە هەموو لایەکانە لە مەتیقی ڕانێ و قەڵازێ ئاغا ئەو شوێخ و بە گۆمی چووە دەروانێن لەم لاو بڵین کاک جەماعەتی برادرانی کاک عەلی ئەسکەریوانەوە هاتنە دەروانێ و ئەوان لە دەرەوە بەڕاستی مەسلەی ئەو تەنزیمیان دروست کرد کە حەزبێکی ئیشتراکی دروستکەن بڵێن بزوتنەوەی سۆسیالیستیان دروست کرد کاگەوات قسەیەک لەسەر کاک ئارام هەیە گوایە ئەو لەو ڕۆژگارانەیە داوای ئەوەی کردو و توێتی کە با تاالبانی ئەندامی سەرکردایەتی بێ بەڵام نێتەوە بە کوردستان بۆ چوونە چەند ڕاستە داواکاری کاگارام چی بووە کاک فەیسەڵ بەڕاستی من بۆ خۆمەوەکو شەخص ئەوە ئەڵێن هەیە من وەکو شەخص کە لەگەڵ کاگارام دانیشت بێتم باسی ئەوەی نەکردووە کە بە منی نەوتەوە با هەوڵ بین مام جەلال نێتەوە ئەنی باسی ئەوەی لەگەڵ منان نەکردووە لەبەرەوە من شتێک بڵێم بەڕاستی خۆم بە ئاگام لێ بوو یا خاوەنی بم بەڵام ئەڵێن وایە فعلا خۆ مام جەلال نەهاتایەوە ڕەنگە زۆر مەسلحەتی کوردی تیا وایە بۆ خۆی لە دەرەوە ئیشی بکردا مام جەلال پیاوێکی ناسرا بوو پیاوێکی دیاری بوو بەڕاستی ئەقلێتی بەڵام کاک نەوشیروان شەیدارام ئەوەی ئەوەت ئەو یەکێ لە مشکیلەکانی
کورد و ئێمە ئەوەیە ئێستا قیادەی ئەم سەردەمەی کۆمەڵە ئێستا ئێمەمانان هەمومان خەڵکیەکی ناماناسن ئەبێ چەنی پێچێت تا خەڵگە زانێەوە ئارام چێ و ئاوات چێ و فلان هەیە وتی بەڵام ئێستا ئەوان کە خۆڵگەڵی مامجلال خۆڵگەڵی لێسکەری وتی ئەمە یەکی ئەمانە مشکیلەن ئەوەیەوەت ئەو خەڵکەکە جارێ لەوانە کۆ ئەبێتوانێن نازانێ ئەمانە باشە هەموو دەوری خۆیان تەواو کرد بەڵام هیچیان پێ نەکرا ینی شەیدارام ئەوەی ئەوت بەڵام بەڕاستی شەیدارام قەناعەتی تەواوی بە کۆمەڵە هەبوو قەناعەتی تەواوی بە ئەم شۆڕشەی ئێمە بێ شۆڕشی زەحمەتیەش بێ سەجاری واوم لەگەڵ شەیدارامە مناقەشەمە کرد ئەمە باش کە ئەوە من ئێستا چێ کابراایەکەم خۆت ئاگا لێمە چیم کردیان چیەکەم چینا باش خۆست بێنە ژەگەر وڵی ئەم شۆڕشەی ئێمە سەرکەوێتوانێ هەرینەکانی پێشە و فڵان خاوەن شادە و فڵان ئاغا و ئەو زۆر دژی ئەوەی شتی وانە باشە کاکەوە تۆ پێ وایە بۆ خۆت شاید حاڵی ئەو قسەی نەبووی کە کاک ئارەم سەبارەت بە تاالبانی وتوێتی بەڵام بە بڕوای تۆ هاتنەوەی تاالبانی لە ناوخۆ دەرەوە کاریگەری چەند ئەبوو ئەگەر بەهاتایەتەوە یاخود لە دەرەوە پێم وایە مامجلال نەهاتایەتەوە ڕاستە ڕەنگە بۆ فترەیەک مامجلال کە تاسیری هەبوو بێ مامجلە پیاوە بۆ ناسراوە لە ناو حرەکەی کوردیاوانە ئەو مامجلالی تایەوە هاتوێتەوە بەڵام ڕەنگە لە ئاساسا هاتنەوەکەی باشنەوە بێچکۆ نەیتیجەکەیمان بینی وردە وردە شۆڕشەکەمان بوو نوعی خەڵکی تیا کۆبووانێ و ئۆتیجاکەش ئەوەیە کە دوای چەندی ساڵ عینە جلالی مەلایەکە دروست بووانێ هەموو خەڵک و کورد ببینیم بەڵام منیش پێم وایە مامجلال ڕەنگە لە دەرەوە ئیشی بکردایە وەکو یەکێتی نیشتمانی وەکو کورد باح سەرکردایەتیش وایە قیادەش وایە بەڵام لە دەرەوە وایە ڕەنگە تاسیری بۆ ناوە زۆر باشتر وایە زۆر باشە کاگاوات من وەختم زۆر کەماوە یەک دەخە کاتم ماوە ئەمەوێت دوا پرسیار بکەم لە ساڵی 1970 لە گوندی شوێنە لە کۆبنەوەیکی فراوانە ناوی کۆمەڵی مارکسی لێنینی گۆڕا بۆ کۆمەڵی ڕەشدەرانی کوردستان هۆکاری ئەم گۆڕینینەوە بۆچی ئەگەێتەوە پەیوەندی بەچیەوە هەبوو لەو ڕۆژگاریە ئەو سەردەما کە فەیسەڵ کۆمەڵە وەگوتم لە ناو خەڵکا بوو مشتەماعی کوردیش ئێمە خۆمان هەمومان نەزانین بەسەرەوەی سەردەمی ڕابردووەوە حزبی شیوعی بە هەردوو باڵەکەیەوە مارکسیت ئەنی کارێکی وای کرده بوو کە بەڕاستی خۆشەویست نەما بوو کە ناوی شیوعێت و مارکسیەتی بەدای خەڵک زۆر 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 بەشتێکی ناشرین سەیرە کرد من با ناڵم هەندێک خەڵکە لە مارکسیەت گەشتووە یا هەندێک خەڵک کتێبەکانی مارکس لێنینی خوێندوە تۆزانێت مارکس پیاوێکی عەسیم بۆ لێنینەوە بۆ بەڵام حیزبەکانی ناو عێراق و ناو کوردستان بە ناوی مارکسیەت و حیزبی شیوعیوانە وایان کردووە لە ناو خەڵک خۆشەویست نەبوو ئەگەر کۆمەڵی ئێمەش وەکو کۆمەڵەیەکی مارکسی لینینی بەو ناوەوە بەڵام ئێمە ئەمانویست لە ناوەڕۆکە فعلەن کردەوە مارکسی لینینی بین بەڵام لە شکڵە شتەیەک بین کە بەڕاستی لەگەڵ واقعی ناو مشتەماعی کووردە بگونجێ و لە ناو خەڵکی جووتیاران وانە خەڵک سڵمان لێ نەکاتەوانێت هەبووی دیعای بۆ مارکسی ئەمانە کۆمەڵک کافرن وان ئەوە هەر ناو بڵین ناو شۆڕشەکە ئیدیعایانەکە لەم لە بەڵام کە خەڵک ڕەفتار و کردداری پێشمەرگەی کۆمەڵە و کادرەکانی کۆمەڵەیە بینی خەڵک بڕای بەو شتانەی ئیدیعاوینانە نەبوون جە کۆمەڵە هەر بەو هینە قەراریدا بە ئیجماعی و کاتە کادرانی بڵین فراوانی کۆمەڵە بوو قەرارمان ناکە ناوی کۆمەڵە بکەین بە کۆمەڵەی زەحمەتکێشان زۆر سپاس ئەوات قارەمانی ئەندامی پێشووسەی کردایەتی کۆمەڵی ڕێزدەرانی کوردستان و هەسوڕاوی ئێستەی بزوتنەوەی گۆڕان سپاس بۆ زانایەتی بینەکانت بەڕێزان بە ناچاریەوە ماڵاوایی یەکەین کۆتایی ئەڵلقەی یەکەمە تا ئەڵلقەی دووهەم و تاواکردنی تەوەرە گفتوگوەکان من و خواتان سپێرین خواتان لەگەڵ زۆر سپاس کاگا.